وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. دەبێت پێوەری ئێمە لە بابەتەکانی جلوبەرگ و کەلوپەلەکانی ناوماڵماندا چی بێت؟ بابەتەکانی ئێمەی موسڵمان لە باوەڕەوە دەست پێ دەکات، لە ڕێگەی پەرستشەوە بەردەوام دەبێت، لە مامەڵەکاندا بەرز دەبێتەوە و پاشان بە جۆرێک گەشە دەکات کە سەرجەمی هەڵسوکەوت و عادەتەکانیشمان دەگرێتەوە. هەر بۆیە ژیانێکی فرێڕەهەندی وەها دەژین کە هەر یەک لەمانە لایەنێکی پێک دەهێنن. لە هەموو ئەمانەدا و لە زۆر شتی دیکەشدا هەست بە پێویستی ڕابەرەتی کەسانێک دەکەین تا بەهۆیانەوە پێوەرێکمان دەست بکەوێت. لە بابەتی تێگەیشتن و پەیبردن بە ناوەڕۆکی دین و پەیڕەوکردنیدا تابلۆی شانازی مرۆڤایەتی و سەرداری هەردوو جیهانمان لە بەردەمدایە. تەنانەت لە ئێستاشدا وا هەست دەکەین کە ڕۆحانیەتی سەکینە بەخشی ئەو بەسەر سەرمانەوەیە. ئەم بابەتە لە دڵ و دەروونە ڕۆشنەکاندا بەختەوەریەکی وەهایە کە خاوەنی سیفەتی بەردەوامیە. لە دوای پێغەمبەری خوا لە هەموو سەردەمێکدا کەسانێکی مەزن هاتوون کە هەموو بربەست و لەمپەرەکانیان لەسەر ڕێگاکان هەڵگرتووە و بەدەستی نورانیان چڵک و ژەنجیان لێ کردوێتەوە و ئاینیان ژیاندوێتەوە و سەر لە نوێنێرایەتی ڕوحی موحەممەدیان لەسەر شێوە ئەستیەکەی خۆی کردووە. ئەم بابەتانەی کە هاوڵە بەڕێزەکان بناغەیان ڕشتووە لەگەڵ ئەبوو حەنیفە و زاتە مەزنەکانی دیکەدا ڕەهەندێکی جیاوازی وەرگرتووە و لە ڕێگەی زاتەکانی وەک ئیمامی غەزالی و ئیمامی ڕەبانی و عەبدولقادری گەیلانی و مەولانەی ڕۆمی و سعیدی نورسی کاچی لە کێشی ئەم ڕۆژگارەیە نوێ کراوەتەوە و هەمیشە پاراویەکەی پارێزراوە. ئێمە لە سایی ئەم دەستە نورانیانەدا ئەم بابەتە ئیسلامیانەمان بە بچووکترین وردەکاریانەوە پێگەیشتووە و سەرڕای ئەم هەموو کاتەی کە تێپەڕیوە و ئەو بربەستە گەورانەش کە هاتوونەتە ڕێ بە تەڕ و تازەیی دیوماننەتەوە. سوپاسی بێپایان بۆ خوای گەورە کە لە لوتفی خۆی دووری نەخستینەوە و لە دەرەوەی ئیرادەی خۆمان لەسەر حەوزێکی نورانی لەم جۆرەدا دیتەوە. ئەوەی کە لە دەرەوەی هەڵبژارنی ئێمە بەسەر کەسانێکی دەرەوەی ئەم بازنەیەدا کە لە ئێمە گونجاوتر و بەتواناترن تەنها بەڵگەیە لەسەر بەخششی خوای گەورە، دەنا پەیوەندی بەتوانە و لێهاتن و ئازایەتی ئێمەوە نییە. وا هەست دەکەم هەموو ئەو هاوڕێیانەمان کە لە دەرەنجامی هۆکاری زۆر بچووکدا هاتوونەتە ناو ئەم کارەوە هاوڕێ لەگەڵ مندا هەڵگری ئەم قەنەعاتن. هەتا ئێستاش زۆرێک لەو شتانەی کە ئەمڕۆ و لەمەولاش پێویستمان پێیان دەبێت بۆمان باس کراوە. ئەوانەی پێشوو بە جۆرێک ڕێیان بۆ ئەوانەی دوای خۆیان ڕۆشن کردوێتەوە کە دەرفەتیان بۆ هیچ جۆرە گومان و دوودڵیەک نەهێشتوێتەوە. لەمەولا ئەوەی دەکەوێتە سەرشانمان ئەوەیە کە تەنها لەم ڕێگا ڕۆشنەدا هەنگاو بنین. مادەم باسکرا حەز دەکەم نمونەکەش هەر لەم بابەتەوە هەڵبژێرم. بۆ نمونە بابەتەکانی خواردن و خواردنەوە و ڕێخستنی ناوماڵەکانمان بە هەموو لایەنەکانیەوە و بە شێوەیەکی سروشتی نیشانمان دراون. پێغەمبەری خوا لەسەر حەسیرێک دەنووست و شوێنی ئەم حەسیرە لە جەستەی پیرۆزیدا دەردەچوو. حەزرەتی ئەبوبەکر دوای ئەوەی پەرداغێک ئاوی ساردی پێشکەش کرا هەنسکەکانی پێڕاگیر نەکرا. کاتێکیش لێیان پرسی بۆ دەگریت فەرمووی بیری هاتووەتەوە کە لەسەر هەموو ئەم نیعمەتانە لێپرسینەوەمان لەگەڵ دەکرێت. عومەری مەزن کاتێک کچەکەی پێشنیاری پۆشینی جلێکی جوانتری بۆ کرد بێ ئەوەی بڵێت خێزانی پێغەمبەر بووە بە توندی لە حەفسەی دایکمان تووڕە بوو. فەلسەفەیەکی ژیانی لەم شێوەیە کە هەزاران نمونەی زیندوی هەن. لەم سەردەمەشدا لەلایەن ڕەنجدەرە مەزنەکەی ئەم سەردەمەوە و یارەکانیەوە جیرێکی دی ئەم هاوسەنجەی نێوان دنیا و عوقبا و ڕۆح و جەستان نوێنەرایەتی کراوە و یادمان خراوەتەوە. وەلێ ئێمە ناتوانین بڵین کە بە تەواوەتی ئەم سادەیە لە ناوماندا ڕەنجی داوەتەوە. لەبری ئەوەی خۆ دوورخستنەوە لە نامۆبوون لە ناو خەڵکدا بکرێت بە دوایین سنوور و پێوەر کەچی دەبینین ئەمە لە سەرەتای ڕێگادا وەکو پێوەرێک بەکاردەهێنرێت. جاریوای شەیە بە هەڵەدا دەچین و وا دەزانین ئەمانە کاریگەریەکی ئەرێنیان لەسەر بەرامبەرەکانمان هەیە. لە حاڵێکدا سادەیی ئێمە گەورەترین شایەتە لەسەر ڕازگۆیی و دڵسۆزیمان و هەر ئەمەیشە کە کار لە بەرامبەرەکانمان دەکات. کەسێک
کە هەرگیز چاوەڕێم نەدەکرد بڕیار و هەڵسەنگاندنێکی لەم جۆرە بدات سەبارەت بە یەکێک لە برایانمان لەناو کۆمەڵی خەڵکی دەوڵەمەند و دەستڕۆیشت و داوتبووی متمانە بە فڵانە کەس مەکەن چونکە من لە ماڵی ئەودا تەنها حەسیرێکم بینی ئەویش ناوەڕاستەکەی کوم بوو. بەم ڕووداوەش شاید حاڵی ئەوە بووم کە حەسیرێکی ماڵی ئەو کەسەی دەکرد بە بەڵگە لەسەر متمانەکەی هەروەک مەحاڵە بەو خۆشگوزەرانی و ژیانە باخ و برێخ و بێسنوورە بگەینەوە تەنها دەتوانین وەکو پێوەرێک خۆ دوورخستنەوە لە نامۆبوون لە ناو خەڵکدا وەکو بەهانەیەکی شەرعی ئەوی شەتاماوەیەکی دیاریکرا و بەکار بهێنین ئەجینا لەمە زیاتر ئەستەمە ڕێگە پێدراو بێت.